لێبێت و نەورۆستان پیرۆز لە مەڵقەی کۆواردا هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتەتان پێشکەش دەکەین. نووسەر شێزاد حەسەن باس لە نوێترین کتێبەکانی خۆی دەکات. شانۆی ورد لەلایەن فێرخوازانی قۆناغی چواری پەیمانگەی هونەرە جوانەکانی هەڵەبجەوە نمایشکرا. شانۆگەریەکە لە نووسینی ئەنتوان جیغۆف و لە دەرهێنانی عەبدوڵڕەحمان محەممەدە. باس لە خاتوونێک دەکات کە هاوسەرەکەی لە دەستداوە و قەرزێکی زۆری کردووە. یەکێک لە خاوەن قەرزەکان دێت بۆ بردنەوەی قەرزەکەی، بەڵام عاشقی خانمەکە دەبێت. ئێمە ساڵانە ئەزمون و ئەتڕۆحەمانەیە، ئێستا ئێوە کاتن تەشریفتانی ناو بۆ لای ئەمە ئەمەیەکێک بوو لە ئەزمونونەکان کە لە شانۆی ورد پێشکەشیەوەمان کرد. من ڕۆڵم لە ناوم شانۆگەریەیە فەرماندەیەکی تۆپچی خانەنشینم، وەگەوەی کە وتم هاتووم قەرزم یاوە بەلایەن لە خەڵک، بەڵام قەرزەکانم نایەنەوە و بۆیە ئەم کێشەیە تەشەنە ئەسێنێت هەتاوەکو کاتێ ئەگاتە ئەو ڕادەیی لەم ماڵەیە چەند بیرۆکەیەک بۆ بینەرمان جێهێشتووە کە ئایا من لەناو ئەم ماڵەیە ئەمەوە قەرزەکان وەربگرمەوە یان ئەوە تا ئەو خانم بەدەستێنم و سەرجەم ماڵەکە بۆ من نەبێت. ئەم کردارم بە پێکەنینم نایەنێت هەیگەمشە کاتی ئەوە هاتووە واتە بیر باوە کۆنانە بێنی کە تەنیا پیاوان باجی ئەو سوکایەتی ئەیەن جەنم پێخۆشە گولەیەک لەناو ئەو مێشکە پوشە تا پەتاڵ کەمەوە و باشیتان بۆ خۆی بباتەوە. ئەش هەنگیری دەمانچەکە ئەیەنینەوە و زەتی زیاتر لە پەلە پێتکەکات بەڵام زۆر گرنگە لە کاتی دەرچوونی گولەکەیە نەشۆشیت بۆ ئەوەی بە جوانی ئامانچەکەت ببێشیت. بەشداری ئەم شانۆگەریەمان کردووە ئەزمموی مەرحەلە 4 و دەوری خاتونێکم دیوە کە بێوەژن بووە مێردەکەی کۆمەڵی قەرزی کردو، ئێستا خاوەنی قەرزەکە هاتۆتە بۆی و پاشان خاوەنی قەرزەکە تەماحی تێ ئەکات خۆشی ئەوێت لە ئاخیرا خاتونەکە پێ ڕازیە بێ و هاوسەرگیریەکەن بێکۆ. دوێنێک زیجی بەیانی زوولە ئەو خۆڕاڵ ناساوە کەوتو بەتەرەوە لە کەزارەکەدا و قەرزەکانی سەر شایمانە پێ بەنەوە بۆ ئێرە بەجێ نایە لە کاتێکدا داوا لێگری ئێرە بەجێ گەورم چی دەبێت؟ کاغاکان بەبێ وەسەردا دووەچان لێ چیا قسەکەی؟ بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بە هاوکاری ناوەندی حەوت ڕەنگە پێشانگەیەکی شێوەکاریان بۆ 9 هونەرمەندی سنە و تاران کردەوە. لە پێشانگەکەدا هونەرمەندان 47 تابلۆی قەبارە جیاواز و فرەبابەتیان نمایش کرد. تابلۆکان 47 تابلووە لە سەبارەت بە وێنەکێشی و نەقاشی و خۆشنویسی و نەقاشی خەتە، باس لە کۆمەڵایەتی دەکەن، باس لە ئەشتەکان، باس لە ئەوین دەکەن، باس لە سروشتەکان و هونەرمەند ڕساڵەتی ئەوەیە کە بتوانێت لەواقع ئەو جوانیگەرێکە لە سروشتا هەیە لە نێو کۆمەلگا هەیە بتوانێت لە نێو کارەکانیان بینوێنێ بە خەڵکی. پازدە شانۆکاری کورد بەشداری لە پرۆژەیەکی ئۆپێرای شاری هامبۆرگی ئەڵمانیا دەکەن. پرۆژەکە ئاماژەیە بۆ پاشای بابلیەکان و مێژووی میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە نزیکەی 15 کورد لێرە بەشداریمان کردیە و ئەو کەسانی کە بەشداریشمان کردیە هەندێکمان وەکو کاری یەکەمیان بووە، واتە هیچ ئەزمونێکیان نەبووە، تەنها حەزیان نەبووە و هەندێکی ترمانیش بەشداریمان کردووە و لە گروپی خۆشمانەیە نزیکەی 6 کەس لەو کەسانی کە بەشداریان کردیە پێشتر لە گروپی هونەری لێرە کارمان کردیە، 4 پرۆژەشمان هەبووە لێرە. پەنابەران لەو کارە ئۆپێرایەدا بەشدار بوون و ڕۆڵی پەنابەرانیان بینی و گۆرانیەکی ئۆپێراییش بە زمانی ئیتاڵی وترایەوە. گۆرانەکە زمانی ئیتالیایی بوو
گۆرانێکی زۆر کۆنە نزیک 200 ساڵەوە پێش ئەو گۆرانی دانراوە کابراایکی ئیتالیایی دایناوە کە سە لە حاڵی حیاتان نییە و فۆتی کردووە. ڕەوڵی سێومم ڕەوڵی پاشایەک بوو کە لە وڵاتێک هاتووم وەکو ئیتالیا کە لەوێ ئیتالیا کە ساڵانێکی زوو شەڕ و ئاژاوێتیا بووە شەڕەکە تاوا بووە ئەتە هەموو هاتوون و وەکو بڵێ چەندانەیە پاشا لەوێ پاشایەتیان کردووە و منیژێکی بووم لەوانە. لە شاری سلێمانی و لە مەراسیمێکدا ڕۆمانی فرمێسکی بەفر بڵاوکرایەوە لەلایەن عەبدولقادر سەعیدی نووسەری کتێبەکەوە واژۆی لەسەر کرا. ڕۆمانی فرمێسکی بەفر سێم بەرهەمی منە، سێم بەرهەمی تراژیدیای گەلی کووردا بریتە لە کارەساتی هەڵبجە و بوونبوونی ئەو مناڵانی کە لە کاتی کارەساتەکە ئاوارەی وڵاتانی ئێران و تورکیا و دەوروبەرون. نووسینی ئەم ڕۆمانە بریتە لەوەی کە گەڕانەوەی عەلی واتاوەکو هێمایەکی سۆسیۆلۆژی تعبیر لە گەڕانەوەی عەلی بەتەنیا ناکە بەڵکو تعبیر لە گەڕانەوەی ڕۆحی زیندوی ئینسانی هەڵەبجاکە بۆ شارەکەی. فرمێسکی بەفر لە چەند بەشێک پێک هاتووە هەموو بەشەکانی هەر بەشەی باس لە کارەساتە یا لە دیوێ یا لە هێمایە بۆ بەشێکی کارەساتە گەورەکە کە بریتێ لە چیمە باران و اتهامی ئەو تاوانبارانە کاکرێ کە هۆکار بوون بۆ ئەوی کە ئەم شارە گەورەیە بەو دەردە بچێت و 5,000 کەس شەهید و 10,000 برینەرمان هەبێت و ئەوەی شوێنی سەرنجە ئەوەیە تا ئێستا ئێمە وەکو گەلی کورد سیاسەکانی کورد ئەدیبەکانی کورد و هونەرمەندەکانی کورد نەماتوانی بۆ تراژیدیە گەورەکانە کارەساتە گەورەکانمان وەکو هونەر بەدنیا بناسێنین وەکوەوەی کە ئەرمەنەکان کردوانە یا جوولەکان کردوانە. لە ناوەندی کللتوری و هونەری شاری دوێرنی ئەڵمانیا کۆنسرتێک پێشکەشکرا. کۆنسرتەکە بە سەرپەرشتی ژەمیاری کورد ئالان عارف بە ئامێری کەمانچە بەڕێوەچوو. کۆنسرتەکە بریتی بوو لە ژەنینی چەند پارچە میوزیکێکی جیهانی و کللتوری جیاواز. کۆنسرتێکی ئاست بەرزمان کرد واتە کۆنسرتێکی ئینسترومەنتال مۆسیقا بەڵام خۆی بینی بۆ کۆمەڵی مۆسیقای وڵاتان و ستایلی جۆراوجێ بۆ نمونە مۆسیقای ئەرجەنتینی تانگۆ، مۆسیقای بالادی ڕووسی، مۆسیقای کلاسیکی بە فۆرمێکی نوێ و هەروەها منیش وەکو ئالان عارف هەوڵم ما کۆمەڵی میلۆدی کۆنی
ناوچەی کوردستانی خۆمان ئاشناکەم بەو خەڵکەی کە ئەمڕۆ هاتبوو. هەمیشە من وەکو کوردێک هەوڵم داوە کە ڕەنگی کوردی و مولێدی کوردی بە شێوەیەکی مۆدێرن لەگەڵ ئەمانە ساز بکەین و بتوانین لە دەرەوەی ئەڵمانیا نمایش بکەین. هەڵبەتە ئەم گروپە دوو جاریش لە کوردستان نمایشی کردووە، بەڵام ئەمانەوێت لە جیهانە بڵاوی کەینەوە لە زۆر شوێنی وڵاتانی دەرەوە کار و چالاکی خۆمان بەردەوام بکەین. کاتێک کتێبێک دەخوێنیتەوە ئەو خاڵانەی لە بیر و باوەڕی تۆ و ژیانی تۆوە نزیکن کاریگەری تێ دەکات. خۆشی و ناخۆشیەکانی ژیان لە دێڕەکاندا دەبینیتەوە. نووسەر شێرزاد حەسەن بەم دواییانە 3 کتێبی نوێی بە چاپ گەیەندرا. میوانی کۆوار دەبێت و باس لە کتێبەکانی دەکات. کتێبی یەکەم ژیان وا لە شوێنێکی دیکەی میلان کۆندەرا کە لە ئینگلیزیەوە کردمەوە کرد. چاپی دووەمە، چاپی یەکەم زۆر خێرا ڕۆیشت، گەیشتە خەڵکی. ناتوانم باس لەوکەم بەس باس لە ستەمەکە میلان کۆندەرا بەتابەتی ستەمێک بە ناوی سۆشیالیزم و کۆمونیزم. میلان کۆندەرایەکێکە لەو کەسانەی کە زۆر باسی ژیانی ئیرۆتیکی سۆزداری دەکات. لە هەمان کات خەمێکی گەورەی سیاسی هەیە و بەڕاست کابرایەکی یاخیە چیکیە، بەڵام لە ستەمی بابرێن کۆمۆنیستەکانی ناو پراگ ڕادەکا بەرەو فەرەنسا بە فەرەنسیە نووسێ. کتابی دووەم منێک کێنێت مینۆک کابرایەکی ئینگلیزە، پسپۆرە لە بواری ڕامیاری و بەتابەتی مامۆستای زانکۆشە لە بینی ئوسترالیا و بریتانیا. ئەو کتێبە لە یۆنانەوە باسی ڕامیاری یا سیاسە دەکا وەک کردەیەک، وەک چەمک، وەک تیۆرە، وەک پراکتیک لە هەمان کە تاکو سەدەی 21ەکەینی. واتە گەریەشێک بێوێ ئەو بەشە و پانتاییە کە سیاست لە یۆنانەوە تا ئێستا تا سەدەی 21 دەتوانێت بە پوختی لەو کتێبەدا ڕوانینێکی ڕۆشنی هەبێ سەبارەت بە سیاست. کاویش ئەو کابرایە بانقەس کردومەتە ڕامیاری، چکە ڕامکردنە، ماڵیکردنە، کەویکردنی مرۆڤە و ئەو کابرایە دەشێوێ بڵێ بە درێژایی مێژوو بە ناوی سیاستەوە ستۆم لە مرۆڤ کراوە. کتێبی سێم کە کارگەکانی تابوت باس لە مەرگ دۆستی دەکەم کتێبی خۆمە. یەکەم کتێبی منە تێڕامان، مێدیتاسیۆن، تێفکرینە لە ژیان و بەڕاستی دەمێ باسی مەرگ دۆستی بکەم کە ئەو خانانە ئێمە پەروەردەکە ئەوەنەی خەریکی ئەوەیە مەرگ خۆشەویستکە لامان
ئەوەندە بەلایەوە گرنگ نەبووە ژیان دۆست بین. سێنزە بەشە پاژە یا ئەم کتێبە ناتوانم کورتی کەمەوە کتێبێکی مام ناوەندیە منیش بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر لە ڕستەیەکە کورتی کەمەوە ئەمەوێ بڵێم ئێمەی کورت بە گشتیش مرۆڤ جاندارێکە بە هیچ شێوێک نازانێت بژی کەسێکی پێم دەڵێ نانەها زۆر باشە دەزانم داهێنەرە دەزانم جوانە بەڵام بە تایبەتیەکە تەماشای ڕۆژهەڵاکەین بۆتە کوشتارگا و قەسابخانە و شێتخانە. بەڕاست من لەوەتەی من فام دەکەمەوە کەسانێک پێمەڵێن باشی هەمیشەڵێم نەخێر شتێک نییە ناوی باشە بێ چکە خەڵک باش نییە منەوێ بیسەر بێنم بەڕاست دنیا باش نیە. وەرگێڕان گرنگێکی زۆری بۆ ڕۆشنبیری کۆمەڵگە و کللتور هەیە. لە ڕێگەی وەرگێڕانەوە ئاشنایەتی زیاتر دەبێت بە گەلانی دیکە و بیر و بۆچوونیان. وەرگێڕ ئازاد بەرزنجی باس لە گرنگی وەرگێڕان دەکات و بەرهەمە نوێیەکانیشی دەکاتەوە. ئەمڕۆ لەمڕۆ ڕسما کە لە ئەندێشە سازکراوە سێ کتێبی من بڵاوبووەتەوە کە هەستێکیان وەرگێڕانن. هەڵبەتە لە ڕاستیە ئەم سێ کتێبە کتێبی بچووکن بە قەوارە بەڵام بە مەغزا ناوەڕۆک گەورن. یەکێکیان کتێبی پرسیارەکانە پرسیارەکانی هی نووسەری نەرویجی یۆستان گاردەرە کۆمەڵە پرسیاری فەلسەفین کە لەسەر زمانی کوڕیشی مناڵەوە ئەکرێن. هەڵبەتە ئەم پرسیارانە بەڕاستی ئەو پرسیارانن کە فەلسەفە لە سەرەتای سەرهەڵدانیەوە لە پێش زاینەوە تاکو ئێستا پێوەی سەرقاڵن. کتێبی دووەم نوێژی دەریا ئەمە کتێبێکی خالید حوسەینیە. هەڵبەتە خالید حوسەینی نووسەرێکی ناسراوی ئەمریکی بە ئەسڵ ئەفغانیە. من پێشتر دوو ڕۆمانی ئەم نووسەرم کردووە بە کوردی هەزار خۆری درەوشاوە لەگەڵ چیاکانیش دەنگژاندایەوە. طبعاً خالید حوسەینی ئەم کتێبە لە یادی ئالان کوردیە ئەو مناڵی کە لە ساڵی 2015 لە ئاوی ئیجا بە خنکاوی دۆزرایەوە لە قەراقی ئاوی ئیجا بە یادی ئەوە نووسیوێتی و بەڕاستی من وەکو وەفایەک بۆ ئەو نووسەرە و بۆ یادکردنەوەی ئەو کارە ساتە هانیام یعنی ئەم کتێبە بکەم بە کوردی. دیسانەوە ئەمیش لەگەڵ کتێبی پرسیارەکانان هەردووکیان بە وێنە ڕازێنراونەتەوە بە وێنەی دوو هونەرمەندی جیهانی. کتێبی سێمیشیان ئەتوانم بڵێم جێڕانەوەیکی شعریە هی نووسەری عەرەب و یەکێکە لەو نووسەرانی کە کەم ئەنووسێ زیاتر خۆی لە بواری زنجیری دراماییە بەناوبانگە و قەڵەمی بەکارە. ئەوش عەباس ئەرناووتە کە پێشتر ڕۆمانی حەلاجی تەرجەمە کردو بۆ کوردی و هەر ئەندێشە چاپی کردووە. ئەمە بە ناوی دەنگەکە بانگم دەکا. ئەم گێڕانەوە شعریەش دیسانەوە سوودی لە ژیانی بوودا و کتێبە هندۆسیەکان وەرگرتووە. باز لە کوڕێکی لاوەکە کە چۆن لەو ناز و نیعمەتی کە تایەتی یاخی بێ و پرسیار و گەڕان بە دوا حەقیقەتە ئەبێ بە خولیایی و تا دوجار ئەگا بە چارە نووسیشی تراجیدی. مەسەلەی وەرگێڕان مەسەلێکی زۆر گرنگە بۆ کەلتوری کوردی بۆ کتێبخانەی کوردی. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵانێکی زۆر لەوە بەر تەماشاکەین لە هەفتاکان و هەشتاکانە ئەو کتێبەوە ژێڕاوانی کە هەبوون لە کتێبخانەی کوردیە بە هەمووی لەوانەیە لە 30-40 کتێبێک تێنەپەڕیبن. بەڵام لە دوای دامەزرانی کۆمەڵێ دەستگاوە بە تایبەتی لە کۆتایینەوەتەکان و لە سەرەتای
2000ەوە سەرەتاکانی 2000ەوە با بڵێن جوڵە و بزاوتێکی باش کەوتە نێو ڕۆشنبیری کوردی و بزاوتی وەرژێڕان و کۆمەڵێ شاکاری باش وەرژێڕاون بۆ زمانی کوردی لە سای وەرژێڕە باشەکان و دەستگایانە کە باوڵین سەرەتا و دەستگای چاوپەش سەردەم بوو دامەزرا لە 1970 پاشان دەستگای ئاراس، دەستگای سپیڕێز، دەستگای مکریانی، اینجا دوای ئەم ناوەندانی تر ناوەندی ئەندێشە، ناوەندی غەزەلنووس، ئەمانە هەموو ڕۆڵیان هەبووە لە دەوڵەمەندکردنی کتێبخانە و کەلتوری کوردیە. بەڵام ئەبێ چاوپۆشی لەوەش نەکەین و ئەو حقەتەش بڵین کە بەڕاستی بەداخەوە ئەمڕۆ جۆرێک لە فەوزا باڵی کێشاوە بەسەر دنیای ڕۆشنبیریمانە بە نووسینیش و بە وەرژێڕانیشەوە. هەڵبەتە وەکو چۆن نووسینی باشێ و نووسینی خراپیش هەیە، وەرژێڕانی باشیش هەیە، وەرژێڕانی خراپیش هەیە. پێویستە بەڕاستی لەسەر ئەو دەستگایانی کە کتێبی وەرژێڕا و بڵاوەکەنەوە پێویستە فلتەریان هەبێ، پێویستە لیژنیان هەبێ بۆ هەڵسەنگانی ئەو کتێبانە. لە دوابڕگەدا باس لە کورتە فیلمێکی کوردی دەکەین. بەسەر هاتەکانی ڕێگەی هەندەران بە جۆرەها چیرۆکی جیاواز کراون بە فیلم و کورتە فیلم. ئەم جارە دەرهێنەر عەدنان عوسمان چیرۆکی خێزانێک دەکاتە کورتە فیلم بە ناوی بەفری گەرم و لە حاجی ئۆمەران کاری وێنەگرتنەکەی ئەنجام دەدرێت. ئێستا لەسەر لوکیشنی کورتە فیلمی بەفری گەرمین کە بەرهەمی وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێرە لەگەڵ ستافێکی گەورە لێرەین بەسەرپەرشتی مامۆستا ناسر حەسەن و کۆمەڵێک دۆست و خۆشەویستی دیکە لە وێنەگرتن و پرۆداکشن و ئەکتەرەکان و کاک حشمەت نارنجی بەڕێبەری وێنەگرتنە، کاک نیعمەت دەنگ هەڵگرە، نیگار عوسمان ئەکتەری سەرەکیە لەگەڵ کاک بیلال زەنگەنە، لەگەڵ ئەکتەرێکی تازە پێگەیشتووی منداڵ پەنیرخان. قۆناغی وێنەگرتن بە سەرکەوتووی کۆتایی هات. چیرۆکی فیلمەکەمان باس لە هونەرمەندێکی شێوە کار دەکات کە دەیەوێت بەرەو ئەوروپایان بەرەو هەندەران بڕوات، بەڵام لە ڕێگا تووشی سەختی و زەحمەتی و ناخۆشێکی زۆر دەبێت. من پێشتر کۆمەڵێک کورتە فیلمم هەیە، زیاتر لە 15 کورتە فیلمم هەیە و 2 فیلمی درێژی سینەماییم هەیە، 3 گۆشەی مەرگ و مەملەکەتی مێرولەکان. هەتاکو ئێستاکە هەموو فیلمەکان زۆربەی فیلمەکانم چوونتە کۆمەڵێک فیستیڤاڵی گەورە جیهانی و ناوخۆ و عێراقی. کۆمەڵێک فیلمەکان زیاتر لە 15 خەڵاتی جیهانیان هەیە. فیستیڤالەکانی کۆلکەتە لە هیندستان و فیستیڤالی قاهیرە لە مصر و فیستیڤالی قەرتاس لە تونس و کۆمەڵێک فیستیڤالی دیکە، فیستیڤالی ئیمپیریا لە ئیتالیا، دیتمۆل لە ئەڵمانیا و کۆمەڵێک فیستیڤالی دیکەش. کۆی خەڵاتەکان نزیکەی 15 تا 20 خەڵاتی جیهانی و ناخۆییم هەیە. هیوادارین ئەم فیلمەش بتوانین قۆناغی بڵاوکردنەوە بە شێوازێکی زۆر پرۆفیشنال و زۆر سەردەمیانەتر ببڕێ، تاکو بتوانین ئەو چیرۆکانێک کە لە کوردستان ڕوودەدەن یا ئەو چیرۆکانێک کە ئێمە نیازمان هەیە بە دنیای بناسیێنین لە ڕێگای فیلمەکانەوە بڵای بکەینەوە و سینەمای کوردی و میلەتی کورد
بتوانین بە شێوەیەکی بەربڵاوتر و هونەریانەتر لە ڕێگای هونەرێکی سەردەمیانە بە دنیا بناسیێنین. سینەمای کوردی و فیلمی کوردی ئاستێک و قۆناغێکی زۆر باشی بڕیوە، بەڵام بۆ ئەوەی کە زیاتر بتوانێت کورد بە دنیا بناسیێنێ، زیاتر بتوانین لە داهاتوودا مارکتینگ بکە، بازار بۆ سینەمای کوردی بۆ فیلمی کوردی بدۆزینەوە، بۆی زیاتر بتوانین کێشە و ئێش و ئازار و ناخۆشی و مەینەتەکانی میلەتی کورد بە هەموو دنیا بناسیێنین. سینەما پێویستی بە پاڵپشتی و بە سەپۆرتی زۆر زیاتر هەیە لەوەی کە هەیە. هیوادارم کە لە ساڵی 2019 ببێتە ساڵی زێڕینی سینەمای کوردی.